لەگەڵ زیادبوونی ململانەی سیاسیەکان و ناکۆچی نێوانلایەنەکان و زۆربوونی ڕێژەی هەژاری و بوونی قەیرانی دارایی توندوتیژی بە گشتی بەرامبەر بە کۆمەڵگا ڕووی لە زیادبوون کردووە. باوتەی سەرۆکی ئەنجومەنی باڵای کاروباری خانمانیش زۆرترین ئەو توندوتیژانەی ئەنجام دەدرێن بەرامبەر بەژنانە کە کۆمەڵگا لە کێشا بوو لە ڕووی سیاسی، لە ڕووی ئەمنی، لە ڕووی ئابووری، لە ڕووی دارایی بمانەوێ نەمانەوێت توندوتیژی لە کۆمەڵگا زۆرە بێ، یعنی نەکرد بەرامبەر بەژن بەگشتی. طبعا کێ نقطەی زعفە لە کۆمەڵگا کە لە هەموو سات و سەردەمێکە توندوتیژی بەرامبەر ئەکرێ و بەڕەوا ئەبیرێ ئەو توندوتیژیە بەداخەوە ژن لەبەرەوە سەیرەکەی تا سەقامگیری زۆرتر بێ، تا ژیان ئارامی و ئاسایشی زیاتر بێ، ئەو دیاردانە هەموو کەمە بنەوە. جگە لە کوشتن کە لە ساڵانی ڕابردوودا لەسەر پاراستنی شەرەف کچان و ژنانە کوژران، ئێستا دیاردەی هەڵۆشانەوەی خێزان، زیادبوونی تەلاق، زیادبوونی توندوتیژیەکان لەناو خێزانەکانە مەترسی ئەوەی لە یەکرێ ئەگەر ئەم دۆخە بەم شێوەیە بەردەوام بێ کاریگەری زۆرە بێ لەسەر تێکچوونی شیرازەی خێزان و تێکدانی ئاشتەوەی کۆمەڵایەتی ناو کۆمەڵگا. پەرلەمانی کوردستان سەرقاڵی ئەموارکردنەوەی یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیە و راپۆرتیش لەسەر یاسای بازرگانی بە مرۆڤ ئامادە دەکات تاوەکو خوێندنەوەی دووەمی بۆ بکرێت. لە ڕێگەی ئەم دوو یاسایەشەوە کار بۆ کەمکردنەوەی توندوتیژیەکان بکەن. یاسایەکی زۆر گرنگەیە کە ئێمە بەنیازین یاسای بۆ دەرکەین کە لە پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ کرایە، ئەویش یاسای ڕێگرتن بە بازرگانیکردن بە مرۆڤ. لە ئێستادا زۆر زەڕورە لە هەرێمی کوردستان ئەم قانونە هەبێ، لە عێراقەیە بەڵام بەداخەوە نییە. ئێستا وا خەریکی خۆ ئامادەکردنین بۆ نووسینەوەی راپۆرت بۆی ئەم یاسایە دەربکرێتن. هەروەها یاسای بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانیش وا سەرقاڵی هەموارکردنەوەی ئەم یاسایە. بە گوێرەی ئاماری نۆمانجی ئەمساڵی بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژبەژنان لە هەرێمی کوردستان 38 حاڵەتی کوشتن و 58 خۆکوشتن هەبووە، لەگەڵ 166 حاڵەتی سووتان و 85 حاڵەتی خۆسووتان و نزیکەی 7000 سکاڵاش تۆمار کراوە. ئەمە جیالەوەی 101 حاڵەتی دەستدرێژی سێکسی لە ماوەی ئەم نۆمانگەدا هەبووە. ئەڵگورد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.